خۆش کاگدری ساڵە ئەو کوڕە هەولێریە بۆ دەکا دەست خۆش زۆر بەباشی گۆرانەکەت گوت بێگومانەوە یەکێکە لە گۆرانیەکانی هونەرمەندینە تێکسیم گۆرانیە دیناهی مامۆستاڵکە و زایرە مامۆستاڵکە و زایر جگەلەوەی کە ئاوازی زۆر جواندانێ جارجار تێکستی زۆر جوانی شەنووسێ مامۆستا بۆیە لە تۆ دەست پێ دەکەم پێشەوەی کە هیچ بۆ چوونێک لە سەری دریز بدەی پێم بڵێم تێکستە چۆن دروست بوو ئەم گۆرانیە چۆن دروست بوو و دیناش دەڵێ گۆرانێکی زۆر زۆر زەحمەت بوو ئێمە زۆر ئەزیەتمان کێشا تا تۆمارمان کرد دەستخۆشی لە کاگدریزەکەم ئێمە دامان نابوو کۆمنتەکان لە ئاخیر بڵێن بەس تەوزیحێک لەسەر گۆرانەکە ئادەم ڕاستە و گۆرانیە تێکستی خۆمە و ئاوازی منە زۆر لە هونەرمەندان بەنیازی وتنی ئەو گۆرانیە بوون حەزوڕێکیشان لێرە وجودی هەیە کاک ئارارات و چەندین هونەرمەندی کە لەسەر ئەو گۆرانیە دواتر شانسەکە بۆ خاتو دینا بوو بە جوانی و بە سەرکەوتوی وتی کەواتە دینا شانسیە بووچانە گۆرانیە بڵێ بێگومان تێکست هەموو گۆرانیەک شەرت نییە هەمووی مستەهدف بێ بۆ بە شتێکی تایبەت بەڵام بێگومانم تێکستە چیرۆکێکی لە دواوەیە تایبەتە بە کەسێک بۆ کەسێکم نووسیۆ لێرەوە سڵاو بۆ کەسانێرم ڕێز و حورمەتمەیە مامساڵ کەوت وەک دەرباس مەعاناتی هەیە